سەرەتا لە بەڕێز دکتۆر عومەر نورەدینیەوە دەست پێ دەکەین. ئێمە دەستوورمان بۆ پێویستە. زۆر سپاس مامۆستا دنیا. ئەم کاتتان باش بەڕێزان. سەرەتا سوپاس و پێزانینم هەیە بۆ سەنتەری توێژینەوە و گەشە پێدان بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە تا لە خزمەت ئێوەی بەڕێزە قسە لەسەر بابەتێک بکەین کە بۆ هەرێمی کوردستان بۆ هەر دەوڵەتێک بۆ هەر قوارەیەکی سیاسی لە ماوەی 30 ساڵی ڕابردوو بە تایبەتیش لەگەڵ ئەم وەرچەرخانە گەورەی بەسەر سیستەمی نێودەوڵەتی داهات و جەنگی سار کۆتایی پێهات لەگەڵ سیستەمی دووجەمسەری و ڕێگا خۆش بوو بۆ سەرهەڵدانی سیستەمێکی تازەی نێودەوڵەتی. یەکێک لەو بابەتانەی کە هەم لەلایەن ناوەندی بڕیار بەدەستی سیاسی دنیا هەمیش دام و دەستگا ئەکادیمیەکان هەم ناوەندەکانی تایبەت بە توێژینەوە و دراسات جێگای بایەخ پێدان و لێکدانەوە و لە بێژینگدان و ئەنجامگیری بووە بریتی بووە لە پرسی دانانی دەستوور بۆ هەرێمەکان سەبستەیت کۆنستیتیوشن ئەوەی بە عەرەبی الدەساتیر دون الوەتەنیە ئەوها تەرجەمەیان کردووە. لە ماوەی ئەم 30 ساڵەی ڕابردوو لە 18 دەوڵەتی دنیا پرۆسەی دانانی دەستوور بۆ هەرێمەکان چۆتە بواری جێبەجێکردنەوە. لەو 18 دەوڵەتە دەیان دەوڵەتی فیدرالی بوون، 8یان دەوڵەتی نافیدرالی یان بە دەربڕینێکی تر دەوڵەتی یەکپارچە و یەکگرتوو بوون. کاتێک سەیری پرۆسەی دانانی دەستوور بۆ هەرێمەکان، بۆ کانتۆنەکان، بۆ ویلایەتەکان لەم دەوڵەتانە دەکەیت بە هەندێ دەرەنجامی سەرەکی دەگەیت. یەکێک لەو دەرەنجامانە ئەوەیە کە دانانی دەستوور بۆ هەرێمەکان، بۆ کانتۆنەکان، بۆ ویلایەتەکان تەنها لە دەوڵەتی فیدرالا نییە. هەرچەندە بوونی فرە دەستووری وەکو بەڕێزتان دەزان بە تایبەتی مامۆستایانی بەڕێزم لێرن، یەکێک لە تایبەتمەندەکانی دەوڵەتی فیدرالی بریتیە لە فرە دەستووری. بەڵام کاتێک دراسەی ئەم پرۆسەیە دەکەی لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بەو دەرەنجامە دەگەین نە بوونی دەستوور بۆ ویلایەتەکان لە دەوڵەتی یەکپارچە و مۆحەدیشا هەیە. بۆ نمونە سین کە ئێستا هۆنگ کۆنگ خاوەن دەستووری خۆیەتی، هەرێمی نەخچەوان لە ئازەربایجان، هەرێمی باغستان لە ئۆگزبەکستان، ئەمانە هەمویان خاوەن دەستووری خۆیانن بەڵام دەوڵەتی فیدرالیش نین. دەرەنجامێکی تر کە لە خوێندنەوەی ئەم پرۆسەیە لەناو ئەو 18 دەوڵەتەدا بە عراقی خۆشمانەوە کە پرۆسەکە دەستی پێکردووە لەسەر ئاسی دەستووری فیدرالی کە دانی بۆ داناوە هەرێمی کوردستان دەبێ دەستووری هەبێ بەڵام تەواو نەبووە. زۆربەی زۆری ئەو دەوڵەتانە دەوڵەتێک بوون کە نیزاع و چێشمە چێشمیان لە ناواندا هەبووە، جەنگی ناوخۆ هەبووە، توند و تیژی و ناسەقامگیری هەبووە. خاڵێکی هەرە گرنگ لە پەیوەندی بەم پرسەوە ئەوەیە کە دانانی دەستوور هەم بۆ دەوڵەتی ناوەند و ئیتیحادی هەم بۆ هەرێمەکان پرسێک بۆ تەسویە، پرسێک بۆ گەیشتن بە ئاشتی، پرسێک بۆ چارەسەرکردن و ڕێککەوتن. خاڵێکی تر ئەوەیە کە یان دەرەنجامێکی تر ئەوەیە کە دانانی دەستوور بۆ هەرێمەکان سێ ئاستی جیاوازی هەبووە. ئاستێکیان ئاستی نێودەوڵەتی واتە لەم 30 ساڵی ڕابردوودا لە پرۆسەی دانانی دەستوور بۆ هەرێمەکان کۆمەلگای نێودەوڵەتی بە شێوەیەک لە شێوەکان ئامادەیی هەبووە. ئامادەیی هەبووە بۆچی؟ بۆ پێدانی ڕاوێژ
بۆ ناوبژیکردن بۆ ڕاهێنان و بیناکردنی توانە بۆ دانانی دەستور. هەر بوو نمونە مەسەڵەن لە ڕێکەوتنی نێوان سوودان و باشووری سوودان، لە مەسەلەی بۆسنا و هەرسک، لەوانە کە هەمویان ڕێکەوتنیان لەسەر کراوە کە دەبێت دوای دەستوریان هەبێ بۆ هەرێمەکانیش کۆمەلگای نێودەوڵەتی حەزوورێکی جددی هەبووە. ئاستی دووەمیان ئاستی پەیوەندی نێوان هەرێمەکان لەگەڵ دەسەڵاتە ناوەندیەکانە، وەکو ئەوەی بڵین هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی عراق، لەگەڵ حکوومەتی عراق، لەگەڵ دەسەڵاتی دادوەری لە عراقە. لەمەیاندا هەندی خاڵی گرنگ هەن. یەکێکیان ئەوەیە شەرعیەتی بوونی دەستور بۆ هەرێمەکان لەکوێوە دێت. لە نمونی ئەو دەوڵەتانە یان لە دەستوری دەوڵەتی ئیتیحادیان ناوەندیەوە هاتووە یان لە ڕێکەوتنێکی سیاسیەوە هاتووە. هەروەها چوارچێوە و کایەکەی دیاری کردووە. خاڵێکی تر لەو پرسەدا ئەوە گرنگە مەسەلەی پەیوەندی نێوان هەرێمەکان لەگەڵ حکوومەتی ناوەندی فیدرالی بێ یان نافیدرالی، لەوەدا چۆن لە ڕێگای گفتوگۆیەکی بنیاتنەدارانەوە هەرێمەکان بە تایبەتی خۆیان دەپارێزن لە تێکگیرانی دەستوری، تێکگیرانی سیاسی، تێکگیرانی قانونی. چکە لە نمونەی ئەو دەوڵەتانەی کە باسمان کرد ئەو هەژدە دەوڵەتە لە هەمویان تێکگیران هەبووە. ئاستی سێیەمیان لە خوێندنەوەی ئەم پرۆسەیە بریتیە لەسەر ئاستی ناوخۆ. لەسەر ئاستی ناوخۆ ئەوەی کە وەری دەگرین لەو ئەزمونە هەڵی دەهێنجین کە بۆ هەرێمی کوردستان بۆ ئێمەش کە تا ئێستا نەبووینە خاوەنی دەستور و بەردەوامە گرنگە سوودی لێ وەربگرین، بریتیە لە یەکەم مەبدەئی مشارەکە و هاوبەشی حیزب و لایەنە سیاسیەکان لە دانانی دەستور و داڕەشتنی دەستورە. دواتر چۆن بە شێوەیەکی پۆزەتیڤ بەڕای گشتی دەکەی. دواتر چۆن دامودەستگاکانی کۆمەلگای مەدەنیش دەکەی بە بەشێک لەم پرۆسەیە. خاڵێکی هەرە گرنگ وەکو مۆرس دۆڤەرزیە باسی دەکات کە دانانی دەستور تەنها بەرهەمی مێژوو کلتور نییە، بەڵکو ئیرادەی لایەنەکان، ئیرادەی کۆمەلگا، ئیرادەی گەل زۆر گرنگە کە ئەو تعبیرە گەورەکە باز دەکات کە چۆن وا دەکەین دەستور گرێبەستێکی کۆمەڵایەتی بێت. لەژێر ڕۆشنایی وروژاندنی ئەم بابەتانە دێمە سەر هەرێمی کوردستان. ڕەنگە لەوەی کە بۆ خوێندنەوەی ئەو پرۆسەیە خاڵێکی تریش بە خێرایی سەرنجی بدەین بۆ ئێمە جێگای بایەخ بێت. ئەویش ئەوەیە لە دانانی دەستور بۆ هەرێمەکان هەمیشە جیاوازی لەگەڵ دەستوری ئیتیحادی و دەوڵەتی ناوەند یان ناکۆچی هەبووە، بەڵام دەبێت ئێمە جیاوازی لەگەڵ ناکۆچی لێک جیا بکەینەوە. چکە بەشی زۆری هەم لەو ڕێکەوتنە سیاسیانەدا هەم لە دەستوری دەوڵەتانی ئیتیحادی و ناوەندی کە ئیجازەیان داوە هەرێمەکان دەستوریان هەبێ چوارچێوەیەکیان بۆ داناوە. نابێت لەو چوارچێوەیە تۆ سنوور ببەزێنیت. ئەوەی کە بۆ هەرێمی کوردستانیش لە مادەی 120 دانراوە، 120 دەستوری عراق. بەڵام دەکرێت جیاوازی هەبێت. ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە، بە تایبەتی خاڵێکی هەرە ناکۆک کە لە هەرێمی کوردستان هەبوو پرسی تابعاتی سیستەمی سیاسی هەرێمی کوردستانە کە تەرحی ئەو تۆ هەبوو لەبەر ئەوەی دەستوری عراق دەڵێ دەستوری سیستەمی سیاسی عراق کۆماری دیموکراتی پەرلەمانیە دەبێت هەرێمی کوردستانی شوا بێت. بەڵام ئەزمموی ئەو وڵاتانە پێمان دەڵێن نمونەمان هەیە کە دەکرێت سیستەمی سیاسی هەرێم جیاواز بێ لەگەڵ سیستەمی سیاسی ئیتیحادی. هەر بۆکو نمونە لە هەرێمی بۆگانفیل لە بابوەغینیا هەیە، لە هەرێمەکە
بۆگانفیل سیستەمی سیاسی بە تەحدید لە دەستورەکان داهاتووە کە دەڵێ نیمچە سەرۆکایەتیە بەڵام لە هی دەوڵەتەکەی هاتووە کە پەرلەمانیە. بۆیە دەبێت لەمەدا مەوزوعی تەناقوز لەگەڵ یەکتری جیا بکەینەوە لەگەڵ ئەوەی کە دەکرێت جیاوازی هەبێ بەڵام تەناقوز شتێکی ترە. بینە سەر هەرێمی کوردستان بایەخی دەستور بۆ هەرێمی کوردستان لە ڕاستیدا پرسێکی بایەخداری ئەو تۆیە پەیوەستە بە بوون و مانەوە، بوونی سیاسی و مانەوەی سیاسی. خوێندنەوەکی ئەو تۆ هەیە کە گەل و نەتەوەکان لە مێژووی گەشەکردنی خۆیانە چەند فۆرمی وجودیان وەرگرتووە. سەرەتا کۆمەڵە خەڵکێک بەیەکەوە سەرگەرمی پەیداکردنی ئاو و بژیوی و خۆراک و نان بوون، نەتەوە وجودێکی سروشتیانەی هەبووە. لەگەڵ تێپەڕینی کاتە ئەم وجودە سروشتیە گۆڕاوە بۆ وجودێکی کلتوری، زمان سەری هەڵداوە، عادەت و تەقالی سەریان هەڵداوە، شعر ئەدەبیاتی هاوبەش سەری هەڵداوە. ئەم توخم و ڕەگەزە کلتوریانەی کە نەتەوە و گەل پێک دەهێنن. بەڵام شارەزایان پێیان وایە گەل و نەتەوەیەک کە وجودی تەنها وجودێکی کلتوری و سەقافی بمێنێتەوە تحول نەبێ بۆ وجودێکی سیاسی، جینۆساید دەکرێت، دابەش دەکرێت، بێماف دەبێ، هەتا دەگاتە ئەو ڕادەیە کە هەر ئەسڵەن نەمێنێت. بۆیە بۆ ئەوەی نەتەوە بمێنێ پێویستە بوونێکی سیاسی هەبێت. بوونی سیاسی ڕێک بۆ مانای ئەوەی کە تۆ دەبێ قەوارەیەکی سیاسی تایبەت بەخۆی هەبێ. ئەژینە خەتەری مانەوەی لەسەر دەبێت، خەتەری لەسەر وجودی دەبێت، خەتەری وجودی لەسەر دەبێت. پرسی دەستور بۆ هەرێمی کوردستان هەم بۆ بوون هەم بۆ مانەوە زۆر زۆر گرنگە. ڕۆشنتری دەکەم. ئێستا ئێمە کیانێکی سیاسیمان هەیە ناوی قەوارەی سیاسی هەرێمی کوردستانە. ئەمە شەرعیەتی دەستوری هەیە بە پێی مادەی 120 دەستوری عێراق. لە پرسی مانەوەدا بوونی دەستور یان شەرعیەتی دەستوری لەسەر ئاستی دەوڵەتی ئیتیحادی لەسەر ئاستی هەرێمی کوردستان چەند پەیوەندی بەمانەوەی کاریگەری گەورەی لە سەرمانەوەمان هەیە. کاتێک لە دوای ڕیفراندۆم کرا بە پاساو بۆ بەکارهێنانی هێزی سەربازی بەرامبەر بە هەرێمی کوردستان، شاهیدین خەتەرەکە وجودی بوو. لەگەڵ بەرەنگاری و مقاومەتی خۆمان خاڵێکی هەرە بەهێز کە ئێمە بەباشی تەوزیفمان کرد بریتی بوو لەو وجودە دەستوریەی، لەو شەرعیەتە دەستوریەی لە ناو دەستوری عێراقدا هەمان بوو. کاتێک وەفدی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان چوونە فەڕەنسا و سەرۆک ماکرۆنیان بینی، دوای 2-3 ڕۆژ سەرۆکی فەڕەنسا پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراقی ئەو کات حەیدەر عەبادی کرد، پەیوەندی لەگەڵ سەرۆکی ئەو کاتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش دۆناڵد ترامپ کرد. بە هەردووچیانی کوت هەرێمی کوردستان شەرعیەتی دەستوری بە پێی دەستوری عێراقیە پێویستە بمێنێتەوە. لێرەوە دێم هەوڵ دەدەم بگەڕێم بە دوای وەڵامی پرسیارە سەرەکیەکەدا. بۆچی لەوەی زیاتر باسمان کرد پێویستمان بە دەستورە؟ خاڵ زۆرن بەڵام بە خێرایی بە پێی ئەو وەختێکە هەمانە تەکید لەسەر هەندێک خاڵ دەکەین. یەکەمیان بوونی دەستور بۆ هەرێمی کوردستان مەطلبێکی دەستوریە. مادەی 120 دەستوری عێراق دەڵێ هەرێمی کوردستان دەستوری دەبێ، حەڕەمی و پێکهاتەی کیانە سیاسیەکەی دەسەڵاتەکانی دادەڕێژێ، میکانیزمی بەکارهێنانی ئەو دەسەڵاتانە لە چوارچێوەی دەستوری عێراقیشدا نابێت تەناقوزی هەبێ. گەیشتە ئەو ڕادەیە کە
دادگای اتحادیان لێگرتین شکایەتیان لێکردین گوتیان هەتا ئێستا هەرێمی کوردستان ئەو مادەی جێبەجێ نەکردووە. خاڵێکی تر ئەوەیە بۆ سەقامگیری سیستەمی قانونی و سیاسی هەرێمی کوردستان پێویستە. لە ماوەی ڕابردوودا چەندین جار ئەزمەی سیاسی سەری هەڵداوە لەسەر چی؟ لەسەر تعدیلکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم، لەسەر دواخستنی هەڵبژاردن. بێگومان ئەگەر ئێمە دەستورمان هەبێ ئەم لوعبە سیاسیە دەرفەتی لە بەردەم کەمتر دەبێتەوە. ئەگەر پرسی سەرۆکایەتی هەرێم و دەسەڵاتەکانی لەناو دەستوردا بێ هێندە نابێتە جێگای خاڵی خلاف لە نێوان فراکسیۆنەکانی پەرلەمان و لە نێوان حیزبولایەنە سیاسیەکان کە سەر بچێشێ بۆ کێشەکانی وەکو ساڵی 2015 و دواتریش. خاڵێکی هەرە گرنگی تر ئەوەیە کە بوونی دەستور بۆ هەرێمی کوردستان هیچ شکی تێدا نییە کە کیانی سیاسی هەرێمی کوردستان ئەوەی پێی دەگوترێت تەکاملی سیاسی بەهێز دەکات. چۆن؟ بەڕێزانیش پێش من باسییان کرد. بۆ نمونە لە پرسی هێزی پێشمەرگە، لە پرسی سیاسەتی دیفاعیە، لە پرسی هەیکەلبەندی نیشتیمانیانە بۆ هێزی پێشمەرگە دەستور قسەی دەبێت. لە خاڵێکی هەرە گرنگی تر کە قسە زۆر هەڵدەگرێت بەس بە خێرایی باسی دەکەم، ئەویش چۆن زیاتر حیزبی کوردی دەکەین بە حیزبی هەڵبژاردن. دەستور زۆر کاریگەری لەسەر ئەمە دەبێت. حیزبی کوردی بە پێچەوانەی حیزبی ئەوروپی لەوێ لە پەرلەمان لەدایک نەبووە. حیزبی کوردی بە پلەی یەکەم بۆ گەیشتن بە دەسەڵات دانەمەزراوە. حیزبی کوردی پێشبوونی پەرلەمانی کوردی و حکوومەتی کوردی دامەزراوە، وەزیفەی سەرەکیشی شۆڕش و بەقاومەت بووە. بۆیە لە غائیبی دەوڵەتە حیزبی کوردی هێزی پێشمەرگەی هەبووە، مەحکەمەی هەبووە، علاقاتی خارجی هەبووە، فەراغی دەوڵەتی پڕکردوتەوە. بۆیە دەبێت لە خوێندنەوەی دروستمان بۆ ئەوە هەندێک بابەت بخەینە ناو دەستورەوە کە هەوڵ بدەین حزبی کوردی خاوەنی هەموو ئەم موسسات و ئەم دەسەڵاتە بێ بە ئاسانی نایدا بە پەرلەمان، نایدا بە حکوومەت. لە کاتێکە حکوومەت و پەرلەمان لە هەناوی حزبی کوردی لەدایک بووە، نەک حزبی کوردی لە ناو پەرلەمان و حکوومەت لەدایک بوو بێ. بۆ ئەمە دەستور زۆر هاوکارمان دەبێ بۆ کامەڵبوونێکی سیاسی جیاواز لە پێش دەستور. خاڵی چوارەم کە خاڵی کۆتاییم دەبێت بریتیە لە بەهێزبوونی پێگەی نێودەوڵەتی هەرێمی کوردستان. چونکە لە ڕاستی کۆمەلگای نێودەوڵەتی و چەند جار بە هەرێمی کوردستانیان وتووە پێمان باشە ببن بە خاوەنی دەستور، هاوکاریتان دەکەین بۆ ببن بە خاوەنی دەستور. بۆیە کاتێک شەرعیەتی دەستوری لە پاڵ ئەو شەرعیەتە دەستوریەی عراقیش هەیە دێتە بۆ کیانی سیاسی هەرێمی کوردستان بەرجەستە دەبێ، کۆمەلگای نێودەوڵەتی ئەم پێگەی نێودەوڵەتی هەرێمی کوردستان هەیە بەهێزتر دەبێت. نمونەیەکی سادە باز دەکەم. ساڵی 2016 کۆمەڵێک موسساتی ناسرا و خاوەن سەنگ و دەنگ و ڕەنگ لە بواری توێژینەوەی زانستی لە سەرویانەوە ئینستیتوی نێودەوڵەتی بۆ پرسەکانی هەڵبژاردن و دیموکراسی کۆنفرانسێکیان کردووە لەسەر ئەم بابەتە، دانانی دەستور بۆ هەرێمەکان. دەڵێ باسی ئەوەی کوردستان ناکەین لەبەرەوەی هێستا تەواو نەبووە، دەستوریان نییە. ئیشارەی پێ دەکەن بەڵام بە تەفاسیل قسەی لەسەر ناکەن لەبەرەوەی هێشتا دەستورمان نییە. بە دەقەیەکیش باسی ئەوە دەکەم کە چی بکرێت لەژێر ڕۆشنایی ئەو ئەزمونە دەوڵەمەندەی پڕ لە هەوراز و مشێوەی کە ئێمە لە پرسی ئامادەکردنی دەستور و هەمانە ئەگەر خوێندنەوەی بۆ بکەین و لە داهاتوودا بمانەوێ ببینە خاوەنی دەستور هەندێک خاڵ زۆر گرنگن. یەکەمیان ئەو مسۆدەی کە لە ڕابردوودا ئامادەکراوە لەگەڵ ئەو 74 مادەیەی کە لە خولی ڕابردووی پەرلەمان کاری لەسەر کرا ئەمانە ئیسفادەیان لێ بکرێت کە بەڕاستی ئیشی زۆر باشی تێدا کراوە، ئەزمونێکە بە کەڵکمان دێ. تێک نەگیران لەگەڵ ناوەند
دەبێ هەوڵ بدەین کە حساب بۆ ئەوە بکەین کە چۆن لەم پرسەدا مادەی 120 بە شێوەیەکی پۆزتیفانە لەگەڵ دەسەڵاتی ئیتحادیەکان بەکاردەهێنین بۆ ئەوەی ئەوان ببنە پشتیوان بۆ ئەوەی کە دەستورمان هەبێت چکان مەجای تێکگیرانمان دەبێت ئەگەر هەندێ بابەت بە وردی ساغ نەکەینەوە. خاڵێکی هەرە گرنگی تر ئەوەیە کە دەبێت زۆر ئاگامان لە تعدیلیکردنی دەستوری عێراق بێ. چونکە فعلا ئەوەی کە لە دەستورە لە ئامادەکردنی دەستورە لە جێبەجێکردنی دەستورە کاریگەری گەورەی هەیە ئیرادەی سیاسیە. بۆیە ئێستاش لە عێراقا ئیرادەیەکی سیاسی ئەوتۆ هەیە ئەگەر پێیان بکرێ و بۆیان بچێتە سەر دەستوری عێراق بە شێوەیەک تعدیل دەکەن کە ئەو وجودە دەستوریەی ئێمە لەناو مادەی 120 دەستوردا هەمانە نەیهێڵن کە ئەمە دەبێ خاڵێک بێ هەرگیز هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی حزب و لایەنە سیاسیەکان سازشی لەسەر نەکەن واتە پرسی تعدیلکردنی دەستوری عێراق دەبێ بە پرسێکی زۆر استراتیژی وەری بگرین. زۆر سپاس. سپاس بۆ جەناب